سەرکردەکانی جیهان لەم هەفتەیەدا لە نیویۆرک کۆ دەبنەوە بۆ کۆبوونەوەی گشتی نەتەوە یەکگرتوەکان کە بەهۆی کۆڤید-19 لە 2 ساڵی ڕابردوودا ڕێگەدرا بوو بە سەرکردەکان جیهان وتاری ڤیدیۆیی پێشکەشکەن بەڵام ئەم ساڵ لە نیویۆرک کۆ دەبنەوە. ئەوە لە کۆتاییدا بۆ مانایەیە کە ژمارەیەک لە سەرۆکی دەوڵەتان و سەرۆکی حکوومەتەکان لە سەرانسەری جیهاندا دێنە نیویۆرک و سەردانی نەتەوە یەکگرتوەکان دەکەن و پێکەوە کۆ دەبنەوە. هەروەها پێشکەشکردنی وەتار لە دانیشتنی پلێنومی کۆبوونەوەی گشتیدا. یەک لەو بابەتە هەنووکەیانەی ڕوبەڕووی جیهان بۆتەوە ئەو گۆڕانکاریانەیە کە لە کەشوهەوا کەوتونەتەوە. وتەبێژەکە باز لە سەردانی ئەم دواییی سکرتێری گشتی دەکات بۆ پاکستان بەسەرکردنەوەی لافاوە گەورەکەی ئەوێ کە زیانێکی زۆری بە وڵاتە گەیاندووە. سکرتێری گشتی تەنها هەفتەیەک لەمەوبەر سەردانی پاکستانی کرد کە وەک دەزانن ئێستا یەک لە سەرسەی وڵاتەکە لافاوی لێکەوتوتەوە کە گەڕایەوە گوتی سەرسوڕهێنەرە ئەو وڵاتی بەگشتی شتێکی زۆری نەکرد بۆ بەشداربوون لە گۆڕانی کەش و هەوادا و ئێستا بەهۆی کاریگەریەکانەوە زیانی زۆریان بەرکەوتووە. تۆپەکە زۆر بە بەهێزی لە گۆڕەپانەکەدا کەوتوێتەوە وڵاتانی کۆمەڵی 20 هەم بەرپرسن لە 80 دەرهاویشتە گازەکان پێویستە لەو ڕۆوەوە کاری زیاتر بکەن. کۆبوونەوەی ئەم ساڵی نەتەوە یەکگرتوەکان مشتومڕ ئامێز دەبێت وا چاوەڕوانەکرێت سەرکردەکانی جیهان نەک هەر ڕوبەڕووی ئابوووریەکی جیهانی دەبنەوە کە هێشتا لە کاریگەریەکانی پەتاکە چاگەبێتەوە بەڵکو گەورەترین جەنگ لە ئەوروپا کەوتوتەوە جەنگی رووسیا و ئۆکرانیا. ئەنجومەنی گشتی خۆی لە سەرەتای سەرهەڵدانی جەنگەکە لە ماجی دوودا پرسی ئۆکراینایی گرتووەتە ئاستۆ. جەنگی ئۆکرانیا زیانەکانی تەنها لە ئۆکرانەکان نەکەوتووە بەڵکو کاریگەریەکی جیهانی لەسەر دابینکردنی خۆراک لە جیهاندا خستۆتەوە وتەبێژەکەی نەتەوە یەکگرتوەکانیش ئاماژە بۆ دەکات. ئەو جۆرە پسڕانەی کە بەهۆی شەڕی ئۆکرایناوە دروست بووە لەوانە نەک تەنها شەڕەکە بەڵکو دابینکردنی خۆراک و چیمەنتۆ وەک نمونەیەک لە سەرتاسەری جیهاندا. کۆچی دوایی شاژنە ئەلیزابێسی دووهەم و ئیدارەی کۆمۆنیڵتی نوێی بەریتانیا و پاشانیوەکەی یەک لەو باسانە دەبێت کە لە کۆبوونەوەکەی نەتەوە یەکگرتوەکاندا جێی خۆی بگرێت. یەحیا بەرزنجی دەنگی ئەمریکا.